ڕاستیەکەی زیاد لە کێشەیەک زیاد لە ئاوانگاریەکەیە و ئەگەر ئێستاگەر بە کۆی گشتی سەیری دۆخەکە بکەین لە کوردستانە هەر چالاکی قوتابخانەکان کۆی چالاکیە کللتوریەکان ینی لە گرفتان و کێشیانێ و وەستاون و ناتوانن ئیدامە بەکارەکانیان بدەن ئەمە بۆ هەموو ئەو سنتەرانی تریش ڕاستەکە معنین بەکاری کللتوری و بە پرۆژە و چالاکی هونەری و کللتوریەوەوانە بەڵام ئێستا ئەمەکە باس لە چالاکی قوتابخانەکانەکەین چالاکی قوتابخانەکان لەبەرەوەی کە لە ناو دەوامی فەرمیە ئەتوانێت چالاکیەکانی بە زۆری ئەنجام بدات لەبەرەوەی کە کاتی چالاکی و کاتی دەوامی ئاسایی ئەتوانێت زۆرتر چالاکی ئەنجام بدات لەبەرەوەی کە مامۆستایانی هونەرە و کاتانە ئەتوانن ئیلتیزام بە دەوامەکانیانەوە بکەن بەڵام خۆ دەزانی لە ماوەی چەند ساڵەیە بەهۆی ئەو گیر و گرفتاری کاتۆرەتە پێشەوە لە بایکۆت و لە نەهاتنی موچۆ ئەوانە کێشەی بۆ تەواوی مادەکان دەواوی دەرسەکانی تر دروست کردووە ئەڵبەتە پریشکی گەورەی بەر هونەر ئەکەوێ بەر چالاکی هونەریەکانەکەوێ بەر وانەی هونەر ئەکەوێ چونکە خۆ دەزانی لە کاتی دەوامی ئاسایی یاوانەی هونەر لە دەرسە ئەوەلەکان نییە لە ئەولەوێتی دەرسەکانان نییە چ جای بگاتە ئەوەی کە ئێستا قەیرانیش دروست ببێ ئەنجا ئەکەوێتە دواوەی ئەو دەرسانە هەموو ئەو دەرسانی ترکە مەجالێک کاتەوە بۆ ئەوەی کە تەلەبە هەناسی کتیابە لە هونەر و وەرش و ئەو دەرسانە هەموو ئەو دەرسانە کەونە کۆتاییەوە و تەنانەت ئەگەر ئێستا دەوامیش ناوبەناو گەر کرابێتیش ئەوەنەی گرنگی بەو دەرسانی تر دراوە ناتوانانی تەرکیز بخەن ناتوانن مامۆستایان تەرکیز بخەنە سەر ئەو دەرسەکانی هونەر لەبەرەوەی کە کاتی زۆرتریان بۆ بگێڕنەوە بۆ ئەوەی مادەکانی تر بخوێنن دەرسەکانی تر بخوێنن کە دواتر تەلەبە تاقیکردنەوەی تیا ئەنجامەدا لەبەرەوە ئەوانە کەونە سەرەتاوە کەونە ئەولەویەتی پلانی قوتابخانەکانەوە پلانی مدیرەکان و مامۆستایانەوە ئەلبەتە لە دۆخێکی ئاواشە بێگومان چالاکی قوتابخانەکان ناتوانێت وەکو پێویستکار و پرۆژەکانی چالاکیەکانی ئەنجامدا لەبەرەوە هەم دەوام ئاسایی نییە و هەم ناتوانانی زەخت لە خوێندکار بکەی لە بری ئەوەی کە نیۆناچڵ دەرسەکان لێخوێنێت تۆ جارێکی تر بیبیت و هونەری پێ بکەیت و چالاکی هونەری پێ ئەنجام بدەیت لەبەرەوە هەموو ئەمانە بۆ کوتم بەدەر لەوەش کە دۆخی کوردستان بەگشتی و دۆخی هەرێمەکەمان بە بەگشتی لە قەیرانێکی کللتوری گەورە ئاژی لەبەرەوەی کە هیچ داعمێک بۆ کاری هونەری بۆ چالاکی هونەری نییە بێگومان ئەمە وەزارەتی پەروەردە شەگرێتەوە کە بەڕای من هێشتا وەکو پێویستی من نەمانتوانیوە بودجەی پێویست و کادری پێویست تەرخان بکەین بۆ ئەم بوارە پێرار ینی 2 ساڵی پێشتر فستیڤالێکی باشمان سەرپێ خست فستیڤاڵی چالاکی قوتابخانەکان کە یەکێک لە فستیڤاڵە هەرە دەگمەنەکان بوو کە زیاتر لە 12 قوتابخانەتیایە بەشدار بوون ئەلبەتە لە کۆی 50-60 قوتابخانەی بەشدار بوو کە هەرێ هەمویان چالاکیان هەبوو ئێمە 12 قوتابخانەمان اختیار کرد کە ئەمانە باشترین کارەکانی ئەو ئەم شوێنانە بوون